ڕۆژ لە دوای ڕۆژ بار و گوزەرانی خەڵک ڕوو لە خراپی دەکات و هاوڵاتیان لە دۆخێکی خراپی دارایی ژیان دەگوزارێنن. هاوڵاتیانی سۆران نیگەرانن لەم دۆخە و داوای چارەسەری قەیرانەکان دەکەن. حاڵ و گوزەرانی خەڵک لە وەزعێکی زۆر خراپدایە. بە حەقیقەتیش ئەگەر بێت و وەزعی خەڵک بەم شێوازەدا بڕوە وەکو وتم کاریگەری دەرونی بە تەواوی لەبار دەچێت و کاریگەری کۆمەڵایەتیش دەڕوخێت. لە هەر دوکاندارێکە پرسی بازار نییە، پارە نییە، مەعاش نییە، خەڵک نایەتە بازار بە شێوی پار و پێرار، پارە نییە. سەیری بازارش کە بازارش پێوە دیارە بەڕاستی. بێباچی حکوومەتی هەرێم لە چارەسەر نەکردنی قەیرانی دارایی و کردنی موچە بە نیوە و پێنەدانی ئەم نیوە موچەیەش لە کاتی خۆی دۆخێکی خراپی لە نێو هاوڵاتیان خوڵقاندووە و وەک هاوڵاتیان خۆیان باسی لێوە دەکەن لە ئێستادا کەوا لە جەژن نزیک دەبنەوە دایکان و باوکان پارەیان لە گیرفاندانیە داواکاری مناڵەکانیان جێبەجێ بکەن بۆ جەژن و بازاڕەکانیش بێکاریان پێوە دیارە و زۆرێک لە هاوڵاتیان بەهۆی نەدانەوەی قەرزەکانیان تووشی کێشە و گرفت هاتوون. بە تاکید لە تواناندایە بەس نازانم خۆیان لێ بێباک کردیا، هاوڵاتیانیان پشتگوێ خستیا، چینی هەزاریان پشتگوێ خستیا لەبەر گوزەران، یعنی لەبەر بەرژەوەندی خۆیان، لەبەر کورسی، لەبەر دەسەڵاتی خۆیان، لەبەر پۆست و پلە و پای خۆیان هاوڵاتیانم پشتگوێ خستیا. برێ پارە نەبی پارە هەیە، چۆن پارە نییە؟ ئەدی کاتێک نەفت بە 22 دۆلاران بوو موچیان کەم کردەوە کردیانە نیوە موچە، ئێستانی کە خۆ نەوت بەرز بۆتەوە بۆ موچەی هاوڵاتیان نادەن. ئەوە جێژنە کەنجی موچەی هاوڵاتیان دەدەن، ئەوە قوتابخانە داهات کەنجی موچەی هاوڵاتیان دەدەن، ئەوە منداڵ دێ دایە بابە جانتان بۆ بکرا، ڕیباتم بۆ بکرا، کابۆم بۆ بکرا، پارەی پێ نەبکڕیتن. و هەم حاڵەتێکی کردریشکەوە بەرۆکی هاوڵاتیانی کردو ئەویش نەدانەوەی قەرزەکانە کەەوە خەڵک لەم قاتەدا قەرزەکانی پێنادرێتەوە کە ئەوەش بۆتە هەم لە ڕووی دەرونیەوە خەڵکەکان زۆر نامڕتەعان و هەم کێشەی عایلی و کێشەی کۆمەڵاتیشی زۆر بە دوای خۆی داهێنەوە. چەندان خەڵک لەسەرم کەیسانە و لەسەرم بێموجێ و بێبودجەیە تووشی کێشەی کۆمەڵاتی و تووشی کێشەی دەرونی بۆتەوە. چاودێرێکیش باس لەوە دەکاتن دەسەڵاتدارانی جیهان لە بەرسیکردن و بێکاری خەڵک دەترسن چونکە ئەنجامەکەی مەترسیدار دەبێت لەسەر خاک و وڵات کەچی دەسەڵاتدارانی هەرێم خۆشیان لە بەرسیکردنی خەڵک دێت. بۆیە بەڕاستی من سەیرم بەم دەسەڵاتە دێتن دەسەڵاتێک ئەمەندە بێ باک بێتن و سیاستێک پەیڕە بکات سیاسەتی برسیکردنی خەڵک، یعنی خۆشی لەوە بێتن کە خەڵک برسی بکاتن. بەڕاستی یعنی من سەیرم زۆر بۆم دەسەڵاتە دێت چونکە دەسەڵاتەکان لە دنیا زۆر لە برسیکردنی خەڵک ئەترسن، زۆر لە بێکاری خەڵک ئەترسن چونکە بێکاری و برسیکردنی خەڵک ئەنجامەکەی مەترسیدارە بێتن لەسەر خاک و وڵات. چاودێران پێیان وایە چارەسەرنەکردنی قەیرانی دارایی لای حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەو ناکۆچی و ململانێ سیاسیانەیە کەوا لە نێوان لایەنەکاندا دەگوزارێ بە تایبەتی پۆستی سەرۆکی هەرێم کەوا پارتی پێداگری لەسەر دەکات. ئەمە شوای کردووە ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان بەرەو قوڵبوونەوە بچن و هاوڵاتیانیش لە دۆخێکی نالەباری دارایی ژیان بگوزارێنن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.